ئەمڕۆ ئێمە لە لیژدەکەمان پێشوازیمان کرد لە بەڕێز وەزیری کارەبا و وەفدی هاوڕێی بۆ چارەسەری گرفتەکانی کارەبا کە ئەمەش بە بناغەکەی بە دەرچوانی یاسای تایبەتی وەزارەتی کارەبا دەست پێەکەین لە ئێستادا 43% وزەی کارەبا بە فیڕۆچێ ئەگەر ئەمە کۆنتترۆل بکرێت تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا چارەسەرە بێ پلانی نوێ ئەوەیە سوود لە وزە نوێ بووەکان وەرگرین چ باە چ خۆرە هەر وزەیەکی ترە بۆ ئەمەش گفتوگۆمان کرد دوای خوێندنەوەی یەکەم ئێستا سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتین بۆ خوێندنەوەی دووەم بۆ ئەوەی لە دەڕۆژی ئایندەدا یاسای تایبەت بە وەزارەت دەرچوێنرێ کە ئێمە پێمان وایە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ ئەگەر جێبەجێ بکرێ وەک خۆی تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا لە کوردستان چارەسەرە بێ ئەوەی کە هەیە بە نیسبەت پەرلەمانەوە ئێمە پێوەرە زیرەکان بابەتێکی ئەساسیە کە قەرار وایە تا کۆتایی ساڵ تەواو بێ ئەگەر تەواو بێ و بە تەواویشکا بەشێکی زۆری کێشەی کارەبا چارەسەرە بێ لای ئێمە سنتەر هاوڵاتیە واتە کام ڕێگا دروسترە بۆ ئەوەی هاوڵاتی بە نرخێکی گونجاو کارەبایەکی هەرزانی هەبێت لە بری ئەوەی دوو پارەی کارەبا بدات پارەی مۆلیدە و پارەی ڕیسی یەک کارەبا بدات وە کولفەش لەسەری گرانتر نەبێت ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتە لە دراسی ئەم بابەتین ڕۆژ زۆر بەڕوونی باسمان کرد بابەتەکەت پارە نییە ئێستا و گازوایلێنەی لە مۆلیدەکانە بەکارهێنرێت ئەتوانم پێتان بڵێم ڕۆژانە سەدان کەس تووشی نەخۆشی شێرپەنجەیەەکە چی بکەین بۆ ئەوەی ئەمانە حەلکرێت هاوڵاتی یەک پارەی کارەبا بدا کولفەشی لەسەر گرانە بێت ئێستا لە گفتوگۆکان وەکو بەڕێزشانی سەباخۆی جواباتەوە تا ئێستا گرێبەستەکە نەکراوە بۆ ئەوەی بدرێ بە کەرتی تایبەت چاوکو ئێمە چاودێری بکەین بزانین بە دڵنیایی ئەگەر هەر کارێک بزانین لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان یاریێمی کوردستانە ئێمە لەگەڵیان نابین ئەم ئامادە بوون ji بۆ هەموارکردنا یاسا وەزارەتە کارەبێک و یاسا ژمارە 5 یا 2006 مە هەبوو دوی وەختیدا وەزعی کارەبێ بشکلێکی دیترێ بوو وەزعی دارایی بشکلێکی دیترێ بوو لەوما مە فەردیت و هەموارکردنێک بێتەکردن دیفوان ئەو چاکسازی وەزارەتە کارەبێ هاتنێکردن و گەلە ڕوویا خۆگردبوون یەک شوانژی یاسا وەزارەتە کارەبێ بوو ئەبە کۆمبینا ژمارە 52 یا ئەنجومەنی وەزیران 24 هاتە پەسەندکردن و هاتە بلندکردن بۆ پەرلەمانی داک و بێتە پەسەندکردن خواندنا ئێکێل سیوئێکی سێ هات بۆ کردن و ئەv ڕۆژی ئەم هاتن و ڕوونکردنا سەر ئەvê یاسایە بدەن هەندێک خاڵ ڕۆن نەبوون لەگەل برایتمە لیژنا وزە پەرلەمانی ئەو خاڵێن و گۆڕانکاری تێدا تێنەکردن ڕاستی هەندێک خاڵ گرێداینە پەیکەلێ وەزارەتێڤە و هەندێک مدیریات مەفرۆزە بێنە استیحدادکردن شوانە ڕێڤەبەریا گشتیا بازرگانیا وزەیە هەروەسا هەندێک دەسەڵاتی دیترێک و 2006 کەرتێ تایبەت نابابەتی دا نەبوو ئەڤەژی بێتە ئارا هەروەسا استیفادە شوان ژێدەرێن وزە نۆڤەکان بێژنێ وزە خۆر بیت یا هەوای بیت یا ئاوێ بیت بابەتەژی هاتە بەحثکردن و چەندین بابەتی دیترێت یاسایی بوون و ڕوونکردن لژنێت ڤیا ئەم بدەنێ بەێ هەتا ئەvê پێنجشەمبا چۆیی 568,000 پیڤەر هەرێمێ تاتینە گرێدان و الهەمی پارێزگەهای تاتینە گرێدان گەل ئیدارە گەرمیان و هەیڤا چار پسۆلەژی دێ پێ دەرکەبن ئەڤی سیستەمی طبعا ئەف سیستەمە یەتکاردایە و هەمی قیرعاتێت خوا هەر نیف ساعتنێژ بۆ کنترۆلی یعنی هەر وەختێ پیڤەرێک ژی کێشەیەک ژی تێدا هەبیت داتایەت هەتا بەری نیف ساعتێ ژمایەت هەین و پلانەمە ئەوە هەتا دومە ساڵێ ئە پرۆژە دیمایک بێت